پیدباش ریبار آرمانجا سردانا سروک حکومت بوه کنیسه چیه؟ سڵاتوان لێبێتن شوان وەکارەکە هاتنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەنیسەی ماریوحەنا لە شارۆچکەی ئەنکاوە بۆ دەگەڕێتەوە کە کورسی پاتریاگی ئاشووریەکان کە مێژوویەکی دوور و درێژی هەیە کە کاتی خۆی لە باشووری عێراق بووەوە دوای ئەوەی کە گواستراوەتەوە بۆ چەند وڵاتێکی تر لەوانە وڵاتانی ئەوروپا کە ئەو کورسیە وەکو مەرجەعێک وایە بۆ ئاشووریەکان کە شوێنی بڕیاردانە لەوێوە دیارە بەهۆی بارودۆخی نائارامی لە خواروی عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەتی وڵاتانی سووریا و وڵاتی عێراق بەهۆی هاتنی شەڕی داعشەوە کە بەشێکی زۆر لە کەلتوری ئاشووریەکانیش دیارە لەو دوو وڵاتە تێکچوو و تێکشکێنران دیارە ئێستا ئەو کورسیە ئەمڕۆکە دەیگەڕێنەوە بۆ شاری هەولێر و لە کەنیسەی ماریوحەنا لێرە دایدەنێن دەمەوێت باس لەوە بکەم کە ئەوەی کە پاڵێڕاوە بۆ ئەوەی کە ببێتە واتە ببێتە جێنشینی ئەو یاخود لەسەر ئەو کورسیە دابنیشێ مارگۆکی سلێوەیە کە ئەویش کەسێکە هاوڵاتی هەرێمی کوردستانە لە شارۆچکەی ئەنکاوە کە ئەو وەکو ئەوەی ئەوان دەڵێن باوکێکی ڕۆحانیە لە ناو ئاشووریەکاندا و ئەو کورسیە لە کاتی خۆی وەکوتم کە کەنیسەیەکی زۆر گەورە هەبووە لە عێراق لەوێ بووە و دیارە لە بەهۆی باری ئەمنیەوە ئەمڕۆکە دەگەڕێنرێتەوە شاری هەولێر و لە کەنیسەی ماریوحەنا دادەنرێتن و ئەو کەسێک کە لەسەر کورسیە دادەنیشێ بڕیارەکانی وەکو ئەوە وایە کە پاپای فاتیکان بڕیاری دەربدات بۆیە ئەوان کە ئەمڕۆ دەهێنەوە ئێرە لە شاری هەولێرەوە هەر کەسێک لەسەر ئەو کەنیسە بڕیار بدات بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بڕیارەکانی بۆ هەموو ئاشووریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەڵێ ڕێبوار ئەگەر بە ئالیکاریە هەفکارێمە بکارەبێ وێنەیەن وان گەنجن دەنادات پێشوازیە دانێت خوازین و بە جلۆبەرگێن بەڵێشوان بەڵێ بەڵێشوان منیش دەمیست باس لەوە بکەم بەڵام ویستم کە ئەوە باسکەم کە دیارە سەرۆکی حکوومەت کە دێتە ئێرە بۆ ئەوەی کە هەم پێشوازیکردن هەمیش ئەوەی ئەگەر هاوکارم ئەحمەد شوانی بتوانێت وێنەکاتان بۆ بینێتەوە ئەوەی کە دەیبینن ئەوە ئەو شێوازە جلوبەرگەیە کە تایبەتە بە ئاشووریەکان خۆیان کە سەردەمانێک هەر بەو شێوە بوونە و ئەوەی تریشیان کە ئەو جلکە شینانەیان لەبەرە ئەوانش جلوبەرگێکی ئاینی تایبەت بە خۆیانە کە کتێبێکی هەریەکە و کتێبێکیان لەدەستە ئەو کتێبە خوێندنەوەی سرودی ئاینی تایبەت بە ئاشووریەکانە کە لە کاتی هاتنی پاپا یاخود لە کاتی هاتنی باش و ڕۆحانی خۆیاندا ئەو سرودانە دەخوێنەوەی کە ئێستا گوێبیستی دەبن ئەوە خوێندنەوەی ئەو سرودانەیە. بەڵێ ڕێبوار کاکەی دگەلمەدا بمینامێ پشتی هەردەماک و سەرۆکی حکوومەتێک گاوێ دەرێم جارێکە دن دێ بگەینە جەمتە بەڵێ